ماوەی 5 ڕۆژە دە کارمەندی بنکەی هاتوچۆی خورماڵ بە بڕیاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە زیندانی کراون. بڕیاری زیندانیکردنی و دە کارمەندە بۆ گۆڕینی شوێنی ئەرکەکانیان دەگەڕێتەوە لە ناحیەی خورماڵەوە بۆ سەنتەری شاری هەڵەبجە بە شێوەی تەناوب. بڕیارەکە سەرەتا بۆ 2 لە کارمەندەکان دەرچووە و 8 کارمەندی دیکەش وەک پاڵپشتیەک بڕیارەکەی هاتوچۆی هەڵەبجەیان ڕەت کردوێتەوە و پابەند نەبوون بە بڕیارەکەوە. چاوم پێیان کەوتووە بە سوپاسەوەمان کاراسانیان بۆ کردین کە بینینم هەر هەمان شتەڵێنەوە لەمە تەنها مشکیلەکەمان ئەوەیە ئەوە نییە بڵێن ملزەم نابین بە فەرمانی دائیرەوە یان جەنابی مدیرەوە یا ئەوە ئەو قانونی سەربازیە خۆیان ئەوانەیە شارەزاتر بن لە ڕووی قانونەکەەوە من قسەی لەسەر ناکەم پێم وایە هیچ فەرمانێکیش کە دەرچوو بێ ملزەم بیبێەوەی بە تایبەتی قانونی عسکەری ئەوە شتێکە کە ئەم لە ئەولایەتیانی بەڵام دۆخی دارایی و گیرفانی فەرمانبەر و ئەمانە حەقە لە بەرچاو بگیرێ ئەم کارمەندانش کەم نین بۆ جۆرەی کە دەوام ئەکرێ لە خورماڵەوە بۆ ئێرە خۆتان نەزانن کرێ هاتوچۆ هەیە یعنی بارگرانی هەیە لەسەر ژیانی هەر هەمویان ئەگەر کار ئاسانیان بۆ بکرێ باشترە پێم وایە و داواکاریش بە جەنابی مدیرە گەێن و ئەیتە بزانین جەنابیان بڕیاری شیەدەن. بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجە دەڵێت ئەو دە کارمەندە بڕیاری سەربازیان ڕەت کردوێتەوە و ئەنجومەنێکی 6 کەسیان بۆ پێگەێنراوە چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکانن. نەکەوت دوانی کە ئەمر فەرمانمان بۆ دەرکردوون 8 کارمەندی تریش داوێنە بە پشتی ئەوانەوە چون دەوامیان بەجێهێشتەوە بۆیە ئەمە لە یاسای سەربازیە بە تەمەڕوت حسابەکرێ بە ئیزراف حسابەکرێ بۆیە یاسای خۆی هەیە سزای خۆی هەیە ئێمەش ئەنجومەنی لێکۆڵینەوەمان پێکێناوە ئەنجومەنی لێکۆڵینەوە کە ئیشی خۆیەکە دامانە بەدەستی ئەو تەوقیفی کردوون ئەو کارمەندانە لەبەرەوە ئەوێ کە ئەنجومەنەکە پێک بێن ئەوانە تەوقیف بکرێن هەتا ئەو کاتی بزان ئەنجومەنەکە بڕیارەدا چ بڕیارێکیان لەسەرەدا ئێمە جێمانیەڵاوە بۆ ئەنجومەنەکە کاری خۆی بکات. بەپێی زانیاریەکانی پەیامە و لیژنەیی بۆ لێکۆڵینەوە لە دۆسەی دە کارمەندەکە پێگەێنراوە 10 ڕۆژ بڕیاری ڕاگررتنی هەر دە کارمەندەکە هاتوچۆی داوە کە سوکاری ئەو دە کارمەندانە ئاماژە بۆ دەکەن هۆکاری سەرەکی گرفتەکە نەبوونی موچە و دابین نەکردنی ئۆتۆمبیل بۆ هاتوچۆ و خراپی گوزەرانیان دەگەڕێتەوە کە نەیانتوانیوە ڕۆژانە لە خورماڵ بچنە هەڵەبجە. لە ئێستاشدا دۆسیەکە لە دادگای سەربازیە و ڕێڕەوی یاسایی وەرگرتووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.